سڵاو و ڕێز جێگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە لە هەواری کوردستان 24ەوە لە رادیۆکە لەگەڵەوەی خۆشەویست بێکەوەین و سۆسیال میدیاش دەتوانێت پێکمان بگەێنێ ئەگەر ویستان لەسەر بێ. ئازیزانم دلێر سەلیمی هاوکارم لەو دی و شوشەی ستۆدیۆ لەگەڵمە و بەیەکەوە لە خزمەت ئێوەی خۆشەویستە بین لە ئەڵقەی ئەمجارەی زمانێمە. خوازیارم بتوانین ئەڵقەی ئەمجارە کە بۆ چوونە جیاوازە زمانەیەکانی عەباس عەبدوڵڵا یوسف دەوروژێنین لەگەڵ خودی خۆیدا جێگەی سەرنجستان بێ و سوود بگەێنێ بە ئێوە. مامۆستا عەباس میوانمانە بۆ ئەو بچوونە جیاوازانەی کە لەبارەی هەندێک حاڵەتی زمانی هەیەی. مامۆستا بەخێر بێت. بژی سەلامەت بن، خۆشحاڵم. هەمومان عەباس عەبدوڵڵا یوسف وەکو شاعیرێک دەناسین زیاتر، چونکە لە شێعردا فۆرمێکی جیاواز و کەسایەتیەکی جیاوازت هەیە، بەڵام ئەو ئەزمونە دەوڵەمەندەی نێو خوێندنەوە و ڕۆچوون بە نێو بیرکردنەوەی نێونووسینەکاندا وای کردووە لە زمان بۆچوونی جیاوازت هەبێ. بەدڵی خۆت لەکوێ دەست پێ بکەین؟ لە کام بۆچوونی جیاواز؟ وەڵڵی کەیفی خۆتە، یعنی حەز دەکەی چۆنەوە بکەیت، چونکە من تقریبا بێزگەلەوەی کە شارەزامە لە فۆلکلۆر کە زاراوەی زۆر تێدایە. 16 ساڵی گوندانیش من جێگر بووم لە بۆ خەڵکی گوند، دەمیست فێریان بم. ئەو 16 ساڵت تۆ مامۆستا بووی لە گوند؟ 16 ساڵ لە گوندان گوندی زیاتیا. فمن لەوێن دەرێ مامۆستای منداڵەکانیان بووم، خۆشم قوتابی پیاوەکانم و ژنەکان بووم. جوانە. نکتەیەکم بیر هاتەوە لە ئەزمموی مامەڵەکردن لەگەڵ گوند. مامۆستایەک کە ئەلفوبێی بە پۆلیەکی سەرەتایی دەگوت، گوتی ڕۆژێک داوم پێدەگوتنەوە، گوتی ئەو ڕۆژە داوێکم لەگەڵ خۆ بردە ژوورەوە، داوەکەم ئەوها بڵند کرد، گوتم چێ دەزانی ئەوە چیە؟ گوتی منداڵێک دەستی بڵند کرد و تێستا گوتی مامۆستا ئەوە بەنە بن. ئەو دەویست داویان بۆ شەڕح منداڵەکە گوتی بنە، کەواتە لەوێ وشەی بن لە منداڵەکە فێر بوو مامۆستایەک. ئەوە مامۆستابوون و قوتابی بوونە بەیەکەوە لە عینی کات. بڵێ کەواتە دەکرێت بڵێن گوند سەرچاوەیەکی گرنگی زمانی ڕوون و ڕەوانە. بەڵێ گوندا لەگەڵ دیتینی چەند شارێک کە من خۆم ژیایمە لە مووسڵ 3 ساڵ چەند ساڵێکیش لە بەغدا ژیاومە و خۆم ئارەزووی خوێندنەوەم زۆرە، یعنی هەر لە تقریبا لە بچووکی دەستم پێ کرد. بەڵێ مامۆستا زمانی کوردی هەموو زمانانی دنیا پەیوەندیان بەیەکەوە تۆکمەتر بووە ئێستا بەهۆی بوونی پێویستی لەگەڵ یەکدی. ئەو تێکەڵبوونەش زمانەکان بەیەکەوە دەبەستێتەوە زیاتر. کەواتە هەندێک لە زمانانی دنیا هەندێک دەنجیان هەیە کە لە کوردیدا نییە. ئەو دەنگانە پێت وایە دەبێت لە ناو کوردیدا لە داهاتوو وێنە بۆ دەنگەکان دروست وکرێنی پیت لە تیپی پیتەکان زیاد بکرێ؟ خۆی بزانە ڕنگ هەیە، دەنگ هەیە. مثلەن کە دەڵێ ڕنگ و دەنگ مانەوە هەردوو شەکە قافیەدارن. لە ڕنگ بە تو دەتوانی یعنی چەند تۆنێک ئیلامالانی هەیە دەربینی لە ئینتەرنێتی یان لە کۆمپیوتەری هەیە. لە دەنجش هەروایە، بەڵام ئی دەنگەکە ئەمە زۆر بەکاری ناینین. معناوەیە ئەو دەنگە یەکجار زۆرە، معناوێ پیت زۆرە، نەک یعنی ئەوە بیت مەسەلەن برێ پێتی نون. ئەو نونە مەسەلەن ئینسانی کورد دەتوانی با بڵێن بە ژوورەی دیالێکتەکان دەتوانی زیاتریش بینی کە ئەو دەنگە کو دەگوترێ گۆکردنی ئەو دەنگە چۆنە. معناوێ دەنگ خۆی لە خۆی زۆرە. مامۆستا شتێکی نوێت لە زەیندا گەڵاڵە کردم، یعنی چۆن لە نێوان پەمەیەکی کاڵ و پەمەیەکی تۆخدا دەتوانی چەند ڕێژەی دیکەی پەمەی بەرهەمبێنی، یان وەنەوشەی و مۆری تۆخ، یان ڕەش و ڕەساسی، سپی و سپی بەفری و سپی سێبەردار، هەموو ئەوانە
دەکرێ ئێمە بڵێن لە نێوان لامێکی قەڵەب و لامێکی لاواز دەنگێکی دیکەی لام هەیە نەقەڵەوە زۆریش هەیە زۆر هەیە لە فۆنۆتیک علمی فۆنۆتیک یعنی ئەگەر بە دیقەتەوە بکرێ زۆر هەیە بەس ئەمە دەچینە سەرگشتیەکە ئەوە قەڵەوە ئەوە لاوازە یان بڵێن دەنجی سووکە نەرمە. ئەتوو باسی پیتی زەت بۆ من کرد بڵێ پیتی زەئی قەڵەو هەیە گوتە ئەوە لەکنە من جەی سەرنج بوو ئەوەم بۆ باس بکە چۆنە تەماشام کرد هەندە پیت لە کە سەرنجمدا فۆنۆتیک چونکە تو جار بەجار کە زمان جێگری جێ لە پوشە دەگری بەڵام ئەندەجار ئەگەر فراوانتری کە ئیشەکەت بیکە لانگوستیک با بڵێن زمانەوەری گوێ لە فۆنۆتیکەکەی بگرە کە فۆنۆتیکەکەی دەگری تەماشا دەکەی ئەو زەها جیایە مەسەرم بۆز یعنی دەمێنی سینە ساچ تێدایە ئەوە چ تێدایە سینە لە ناو زەکەی خۆی شاردێتەوە لە ناو سادەک خۆی شاردێتەوە قەڵەوی کردێ مەسەم بۆز کەس نارێ بۆز کەس نارێ بزن زەکە قەڵەوە ئەو قەڵەویە لە بۆ ئەوە باشە کە ئەتوو زمانەکەت باشتر بناسی زەکی لاوازم پێ بڵێ نمونەک لەسەر زئی ئاسایی قەڵەو نەبی بڵێ مەسەلەن زەکی زەکی کوردی نیە لە قەیناکە ئەتوو کە ئینسانی من بە کوردی قسان دەکەم بەڵام نەخۆم و نە لە قەبەکەشم عەزەدین زەکی زاد هیچی کوردی نییە زیان زراو بۆ خۆی زراوە بۆ خۆی ئەوەکە سووکەکە زیاترە بەڵێ بەسە من دەگمەنەکەم دیتیتەوە خۆی ئێستا کە ئەگەرە تویش بکە لە نافۆنیتیکەکان دەبی بچێ سەر دەگمەنەکانی ژمارەیان زۆر نیە بە دوای ئەو شتان دادەگەڕی کە نەبیندراو جا ئەمە ئەوە گریمان پیتی زئی قەڵەومان کردە پرۆژەیەک و پێویستە پیتێکی دی لە تیپی پیتە کوردیەکان زیاد بکرێ و ناوی زئی قەڵەوبی تۆ چ وێنەیەکی بۆ دادنێ ئەو پیتە من بە ناڵم هەفت چونکە حوتی لەم بەکاردەینم حوتی لەسەرێ دابنێ یان لە خوارە دابنای فەرقینە ئەدیگەرم پێشنیارەکی دیت بۆ بکەم بکە پیتی بەمان هەیە لە دوای بە یامان هەیە لە دوای یا پەمان هەیە شکلەکە وەکو شێوەکە وەکو یەکە بەڵام بە یەک نقطەی هەیە یا دوو نقطەی هەیە سێ نقطەی هەیە لە هەمان کاتدا فەمان هەیە قافمان هەیە ڤمان هەیە هەموو هەرسێک وەکێکن بەس یەک نقطەی هەیە قاف دوو نقطەی هەیە ڤئیش سێ نقطەی هەیە ئەگەر بین زە یەک نقطە بی زئی قەڵەو دوو نقطە بێ ژئیش کە سێمیانە ئەو های بۆ دروست بکەین پێشنیار بکەین چۆنە بەڕای تۆ پێشنیارەکە دەبیتن وەکو خۆت لە خۆت پێشنیار دەکەیت بەڵام دەمێنێتن بەکاری دەینن یان ناینن گرنگ نییە ئەمە چکە کە شتێک دادەتاشم یان وشەیەک دادەتاشم دایدەتاشم بەکاریانینا هینانەیان هینا وشەک زیاد دەبی لە بەو فەرهەنگ ئەوەی تو مەسەلەن کە ئەوەت کرد دەبی هەفتەکانی تریش بگۆڕی حوتیلەکانی تر مەسەلەن لامی قەڵە و لامی قەڵەوەش بەو شێوەیەک زیاد دەکرێتەوە آخر قەیناکە ئەتوو مادام لەوێ ئەوەت کردیا دەتوانی دیسان نقطەک دابنێ یان دوو نقطە دابنێ چونکە تو ئەو ڕچکەیەکی نوێت دروست کرد ئەگەر بەکار بێتن هەیە کەشیدە دەکاتن مەسەلەن معروف خەزمەدار خەتێک دەچێشی لەسەری منابی لێنای کەشیدە مەسەلەن عەرەب مەسەلەن لە چلەکان لە پەنجاکان مەسەلەن گیان نەبووە حرفی عین دەکەن سێ نقطەی لەسەر دادەنێن ئێستا ئێستا فێربووینە ئێستا فێربووینە دروست دەکەن و ڤیان هەیە و دکتۆرێکی زمانی عەرەبی بوو زمانی ئینگلیزی و ئوستازی زۆر گرنگ بوو عەبدولواحد لؤلؤە ژەیشی بەکاردەهێنا لە عەرەبیەکەی چونکە باسی ئەدەبی ئینگلیزی دەکاتن ناوی تێدایە ژەی تێدایە ئەدێ و ژەی چ لێ بکە خۆ نایکاتە زە لە عەرەبیدا کو دەینووسی ژەی کوردی بەکاردێنا ژەی کوردی بەکارهێنایە گی کوردیشی بەکارهێنایە ئەوە دەبێتن ئەو مامۆستای ناوی چ بوو الدکتۆر عەبدولواحد لؤلؤە ئەو توانیتی بە پیتە کوردیەکان خزمەتی زمانی عەرەبی بکاتن طبعا بەڵێ مامۆستا
تۆ ئەو حەفتیلت بۆیە بەکارهێنا چونکە حەفتیلە لە کوردیدا ڕۆڵی قەڵەوکردن دەبینێ بەڵێ بۆیە ئەوە پێشنیار بەس جوانترا ناویت کە کەلیمەی حەوت ڕقەمە حەوتیلە واتە حەفتێکی گچکۆکە کە ئیشی قەڵەوکردنی پیتە کوردیەکە جوانە لەو لاپەڕەی کە تێبی بۆم بورە تێبینیەکان نووسیوە پیتی تائی عەرەبیم بەکارینە دێتە بەرچاو ئەوە چیەوە مامۆستا تا پێویستە بەکار بێ لە کوردیدا یعنی تا پێویستە بەکار بێ هەموو حرفەک کە بەکاری دەینی پێویستە بەکاری بینی مەسەلا تو دەرێت تاپۆ ئەگەر برێت تاپۆ یعنی شەوە یعنی شەبەح معناکەی دەگۆڕی بەڵام ئەتوو کە بەکاری دەینی دەرێت دەسمە تاپۆی کەس نارێت دەسمە تاپۆ معناوەیە کە دەنگت هەیە بەکاری بینە بەس گەورەترین کەس کە تائی بەکارینە لە کوردی مەلا مەحموودی دەرشەوی لە مشتاخە چیە بەدینانی ئەو کتێبە زۆر یعنی پڕی کردیا هەموو شتێک وشەکان کوردی تێدایە یان هەمووی وشەی بێگانەیە لە کوردی هەمووی کوردیە کوردینە کوردی لەبیرتە نمونەم پێ بڵێ وەڵڵاهی مەسەلەن بەڵام چی ئێستا خۆزگە نمونەم بینە زۆرە نمونە لە بادینان بە گەڕەکی دەڵێن تاخا ژۆری ئەو تاخە کوردیان لە عەرەبی وەڵڵاهی مهم نییە مادام کورد بەکاری دێنی کوردیە بەڵام ڕەنگە تورکیوی ڕەنگە کوردی نەبێت تورکی زۆر باشە ئەدی پیتی ساتت مثلا ماست سین نییە ساتە بەڕای کردیتە ماست وشەی تریشی بەکارینە مەسەلەن ساڵ ئەوە هیچ دەبی بەکار بێ کەس نارێت سال هیچ کەسێک نارێت سال کە کەسێک نالێت قەڵەویەکە ئیلامەکەیە ساڵ تو حەقەت بەڵام پیتی پێشە خۆشی قەڵەو دەکات بەڵێ قەڵەوی کردیا تو حەقت لەوێ نەبیتن ینی وینە ئەتو نەتنووسیە کە نەتنووسیە مەسەلەن دەبی بزان و گرانیەکە لە چدا دەرێت ساڵ ئەوە یعنی جەمال دکتۆر چێ جەمال بابان یان جەمال ئەوەی ئەوە بوو لە ئەڵمانیا بوو پرۆفیسۆرە جەمال نەبەس بەڵێ مەسەلەن زەمان نەبەس لەسەر پیتەکانی هەیە بەڵام کەمی کردیتەوە سادی دەرهینایە عینی دەرهینایە تائی دەرهینایە ئەمە دەمانەوێت زمانی کوردی فراوان بی وە فراوانکردنی زمانی کوردی بەگۆترە نییە بەلکو بە واقعەت هەیە خۆی لە واقع زیاترە ئەتولۆ کەمتری دەکەیەوە ئاخر بۆ چوونەچی دی هەیە فراوانکردن و ئاسانکردن ینی بەرام پیخی یەکدی دەبن دژ یەک دەوەستن لێرە ئەگەرە تو هاتی پیتت زیاد کرد دەنگەکان زیاد کرد دەوڵەمەندی دەکەی بەڵام ئەرکەکە قرس دەکەی نا ئەرکەکە دەزانین چیە ئەرکەکە ڕاستیەکەی دەنووسێت و ڕاستەکەت نووسی ئەوە مەسەلەن سەگ کەس نارێت سەگ مەسەلەن یان سەد ئەم جارێکێکە کات کۆ ئەو بوو ینی با بڵێن کابراایەک و شارە چتراتە نووسەران گوتی سەمان نییە بەس گوتم ئەگەر 100 دینارت بدەنێ خەنی دەبی وە کە دەچی 100 دینارم دایە بە کابرای دەرێ ئەتو قەڵاوتری دەکەی کە نەما زیاترت دایتی بەڵام نارێت 100 دینارم دایت ئەتوی بەکاردێنی لۆ نانووسی بەنووسی ئەوە سین نییە یعنی ئەوەی کە سێ نقطەکەی لەسەر وەکو ئەوە لە کوردی ئەمن مەسەلەن نووسینەکەم نووسی بوو لە گۆڤاری مێرگ ماراتۆن پێشنیارم کردبوو ماراتۆن بکرێتن لە کوردستان پێشنیازت کردویان پێشنیارت کردبوو هەردووک دەبی هەردووک بەکاربێ معنای وە لەوێن دەرێ پێشنیارم کرد نووسی بوو ماراتۆن کە دەرچوو گۆڤاری مێرگ نووسرا بوو ماراتۆن برادەرە گوتی لۆ نووسیت ماراتۆن نەتنووسی ماراسۆن گوتی ماراسۆن دوورترە بەڵام ماراتۆن نێزیکە گوتی ئاخر نانووسرەوە با گوتم بەڵگەمان هەیە قیاسمان هەیە پێوانەمان هەیە میراثە زۆریت کە ئەمانە مەسەلەن کاتوو ئەو قیاست هەیە ئەگەر پێوانەیە کە تەبی لە زمانەکەت دەتوانی بەکاری بینی لەسەر ئەو ئەساسەی ئەمن نووسیم ماراتۆن دواتە ئیش مەسەلەن یەک لە مشکلەکانە مەسەلەن ماکبێت ئەمە لۆ دەرێن ماکبێس
ئێستا مەسەلەن شانۆگەری شێکسپیر تەرجمە کرایە نووسیتیان ماکبێت لۆ ناونووسی ماکبێت ئەدی تەڵەبەی سەفی 5 ابتیدایی ئێستاکە تەڵەبەی کچکۆکە سەفی 2 ابتیدایی یان 3 ابتیدایی لە کوردستان هیچ نەبی 5,000 کەس هەیە ئینگلیزیان فولە بەقەت تەڵەبەی زانکۆ معناوێ لە ئینگلیزی خۆ نادێت 3 دەرێت 3 ناڵێ 3 معناوێ لەوێش ماکبەسەکە بنووسە ماکبێت معناوێ دەبێتن بەڕای من ڕاست دەکەی مامۆستا ئەگەر PTV باسی فەرهەنگێکت کرد کە یەک پیتی یەک گوشیان هەبوو گەڕۆس فەرهەنگی گەڕوس فەرهەنگی گەڕوسە چیە گەر ئەوە ئەجەکە لە ئێران تقریبان ئەو لە کوردی ئێران کوردی ڕۆژهەڵات کوردی ئێران لەوێ ئاراس چاپی کردیا دەستگای ئاراس پەڕەکانی زۆرە ئەستورە ئەو کتابە تەماشام کرد لە مەسەلەن قاف زۆرە حرفی قاف لە کوردی زۆرە مامۆستای ئەکادیمیە دەرێ قاف کوردی نییە بەچ دەرێ واقعەکەت وایە خۆ ناچی زمانی کوردی بگەڕێ پیتی قاف لە ناو بەشێک لە ئەکادیمیەکان نقل و نوکتەیەکی خۆشی هەیە بەس ڕووی مەدرسی زۆر بڵێ زۆر باشە پیتی قاف کوردیە کوردی نیە ئەمە باسی بکەین مشکلە نییە باشترین شت لە بۆ زانینی واقعیەتی شت دیۆمەکەیە کوردەواری دەرێ ئەو نانەکەوا لە خوانە کەواتە خوانی قسەکردنمان قافی پڕی قافە کەواتە بەمە لە کەمەر بە خوارێەوە لاقمان هەیە کالاندەك چەند پێی دەڵێن قاچ لە هەردووچی پیتی قاف هەیە بڵێ ئەگەر کوردی نەبێ بۆ ناجدل لەسەرەوەی ناکرێتن ئەوانە دزین چێ وەختێک وا بوو کە با بڵێن زمانی کوردی تەسک دەکرێتەوە مەسەلەن قافەکان بکەیە کاف ئەتوو معناوێ زەرت کردیا وشەکە زەرەر کردیا زاری واب کافەکە نەوعەکە قافەکە نەوعەکە ئەگەر بیکەیە قاف دەبتە ئەو شەیە کە کافاوێت کە دەبتەوە ڕێژەی وشەکان کەمە بیتەوە وشەک دوومانە دەبەخشێ زیاتر ینی تۆ ئاژاوە لە ناو زمانی خۆت دروست دەکەی ئەوجە پیتی ڤەکە یەک وشەی بەکارهێنایە ڤینە کە زیاتر یان نییە لە وشەیە معنای وشەیە لۆ فرددا معناگەر ئەو شێ ئەو نووسات ئەو بەشێکی فەرهەنگەکەی کە پیتی یەک وشێ بۆی تەرخان کردووە دەتوانی مەسەلەن ئەو فەرهەنگە ببینی بڵێن حرفی کاف دا ڕێژەی چەندە دا ڕێزە چەندە مەسەلەن ئەوە 400 500 هەیە ئەوە هەفتایە هەیە 100 معناوێ پیتەکان کە دەژمێری پێتژمێری دەکەی هەمویان وەکو یەک نینە زۆریان ئاوا وشەیە کە بەتەنێ چاچی کردیا کە بەکارهێنە باشە ئەو بۆ ڤینە هەست ناکەی ڤینە لە ڤین هاتبی بۆ معناەکەی لەوێن دەرێنەوە عشتکەیە لە بیرتەماناکەی چە پێم بڵێ وابزانام ڕکی نووسی وتە ڕک ئەو بزانە لەوێن دەر ڕکە کە معنای چییە دەبێ بۆی ڕێو سەر فەرهەنگەکەیەوە مهم وایە لەوێن دەرێ سەرنجت ڕادەشێشی لەو فەرهەنگەی دەڵێ باشە ئەو حرفا یەک پیتی تێدایە بەڵام کە دەچێ لای خۆمان با بڵێن سۆران مان هەیە کەمە ئەدەگە چویە بادینان زۆرە زۆر باشە لەبارەی دا ئەتو هیچ ڕئیت هەیە لەبارەی دا ئەو دەبێتە پاشگەریان چ ڕۆڵێک دەبینی لە زمان دا یعنی ئاژاوەیەکە لە ناو ئەدەبی کوردی یعنی تقریبا نیوەی نایزانی عەبدوڵڵا پەشێ و گوتیان لە خۆی گوێم لێ نەبووە بەڵام لە گفتوگۆی ئەدەبی دەدانیشتنی ئەدەبی گوێم لێ بۆ دەڵێن عەبدوڵڵا پەشێ و ڕێی وایە دا شتێکی زیادە و کێشەی لە بۆ زمان دروست کردیە نازانم دەقا و ئاوایە قسەکەیان شتێکی دیە بۆ خۆی ئەوە کابرایەکی عەرەبە وابزانم کە لە پێش 500 ساڵ ڕێزمانە دەرێ سەرم سوڕمایە لەو حەتایە یعنی تا چونکە نازانی حتا یعنی تا ئەو جێیەی یان ئەو جێیەشی لەگەڵا مەسەلەن هەندێک شت هەیە ئەوە دەکرێت دا ئەو چی دروست کردی عەبدوڵڵا پەشێ و دەڵێ شتێکی زیادە و یعنی کێشەی لە ناو زمان کێشەکە لە ناو با بڵێن گوتراو لە ناو بینراو لە ئیعلامی بینراو ڕاگەیاندین بینراو هەموو هەر پێدا دەداتن دەیەکە پێدادانەوەی لێهاتی ینی نازانی مەسەلەن جارێک ژماردمان خۆم و خێزانەکەم دانیشتە بووین ژنێک لە قەنات تەچوی بوو
هەر دەیگوت دا ژمارتمان ئەمە 23 ژمارت خێزانەکەم زەوقیا بوو تا 25 ژمارت لە کەمێک ئافرەتێکی مسەقف وەڵڵا معنای دەبێ من مسەقفم بەڵام هەمووشی غەڵەت بووە دا بەکار نایە مەسەلەن لە هەولێردا لۆستەتوو لە یەکە تەعویزی دەکا دەولێرەکەش تەعویزی دەکا هەردووشی شوێنە و مەکانە معنای پێویست پێ نییە لە هەولێر لە سلێمانی لۆ دەڵێ لە هەولێردا لەوەیدا دا مانای تێدابوون نابەخشێ ینی لە ناو شوێنێک یان لە ناو شتێک یان لە ناو ڕووداوێک با دەبەخشیتن ئەو مانایە معنای هەیە بەڵام ئەم جارێ نا جاری وایە معنایەکی دیکۆری هەیە جاری وایە معنای تەرازووی هەیە یعنی قسەکەت دەبکو تەرازوی لێ دێت سنجێک لە بۆ گوتن دروست لە بۆ تەلەفزەکەت وەبێ نەکەویتن باقیت کە مەسەلەن ئەممان ئەوێت کە مان ئان لە کوردی مەسەلەن بلێن دوو زۆرمانەیە زۆرێک کۆیە منداڵەکان دیوارەکان نازانم چێ ئەوە ئەویت کە ئانی ئەوەی خۆیتی مەسەن فنجان ئیکۆنیەوە وەنیا فنجان دەبینی کۆنیە ئەوە لە پاش ئانەکە دەتوانی دایدانەنەی یعنی حالا لەکسەرەگەر زیاتریش دانەنەی باشترە ئەگە دات ناو ڕاست بوو یقاعیەکەی باش بوو ئەمە لەو حالەتی دەرێن ئەوە تاکیدی کردیە ڕاست ئەمە مستعدی سەبارەت بە هەڵ پێشگرە و مانای نوێ دەداتەوە معنای نوێ دەداتەوە معنایەکەی معنەویە ئەوە لەوێ نووسی وتا حەزم کرد لە بەدەست معنەویە زۆر معنەویە هەڵەکە من هەستم کرد مەسەلەن با بڵێن لە زمانێکت کە تەمەشا دەکەم حیواناتیش تەصریف دەکرێت گردان دەکرێتن یعنی مەسەلەن بڵێ لە زمانەکانی تر با بڵێ هەندە پلنگاندی دەپڵنجێنە بپڵنجێنە ئەوە لێرانە دەتوانی بەکار ئەگەر وشەی هەڵی لە بۆدا هەڵی لە پێشدا بێ مشکلت حل دەبی ئەمە کە بەکاری مینایە یەکەم جارە بەکاری مینایە لە نازم 12 بەکارمی مەسەن هەڵ تاوسە یعنی بوو بە تاوس ینی مەسەن هەڵ بۆقا یعنی بوو بە بوق لەویت کە ئەگەر هەڵەکەی دانێنێ دەبی بڵێ خۆی کردە بۆق خۆی کردە تاوس ینی هەڵمارە مەسەلەن نووسیتم لە تاکدێڕێک پارە لە من هەڵمارا و بە جرفان میوەدا جرفان جێ پارێ یعنی لێ هەڵگەڕاوە بزانێت چی کردی زەفتی کردی هەڵمارە لە ماری هاتیە هەڵمارە یعنی بووە مار بەڵامەویت کە دەرێ خۆی کردە مار معناوێ ئەو سیغەیە دروستە لە ئەدەبی کوردی چونکە دەتوانی لەو حاڵەتەی ئەوانە مادینە مەسەلەن تاوس مادێ قەلبی هەیە بۆقی شەروە ماری شەروە گورجی شەروە هەڵگورگا لە من هەڵگورگا یعنی خۆی کردە گورگ هەڵگورگا لە ڕێگادا خۆی لە ئافرەتەکە هەڵگورگاند ئەوە عملیەیەکی ئەدەبیە یان زمانیە بەڕێیت و زمانی ڕاستە چونکە هەڵت دانایە هەڵەکەتی نایتە ئێرانە فراوانت کرد بەڵام لە ئەدەب بە قووەت دەکا مامۆستا پێت وایە دەبێت کەسێکی زمانزان بێ لە نێودەقی ئەدەبی جەنابەت ئەو شانە ببینێتەوە بیان کاتە ژێرخانی پرۆژەیەکی زمانەوانی یان ئەتوو دەکرێ بیکەیە پرۆژەیەک و بیخەیتە ناو فەرهەنگی زمان ئەمن خۆم چ دەکەم فەرهەنگ زۆر دەنووسم یعنی هیچ کەسەکەندی من فەرهەنگ نانووسی بۆ فەرهەنگۆک فەرهەنگ چەو لێ دەرچە ئەگەر لە ڕامان مەسەلەن ئەوە بکەی تەماشا بکەی دەبینی بەس ئەمن فەرهەنگ دروست دەکەم هەیە دروستی کردیا 6-7 وشە پێ 6 وشە لە وشە ئەرەوەندەیە بەڵام من ئەو شانەکە دروست دەکەم لە خۆم دەپرسم ئایا لە سەتا چەند نایزانن ئەگە بزانن لە سەتا هەفتا نایزانن دەینووسم دایدەنێم ئەمما نەگەر بزانم لە سەتا هەشتای دەیزانن داینانم ئەو سەتا هەشتایە دەتوان نەوانی دیکە دەیزانن فێر بکەن بۆ خۆی لەو فەرهەنگۆکەی لەو فەرهەنگۆکەی دیسان ئەمن چونکە فکر بەکاردەینم لە ناو شەعر لە ناو تاکدێڕیەکان فکری تێدایە ئەو فکرە زەحمەتە یعنی تۆگەر هەتا بیسانی لە فەرهەنگەکەی ئەویت کە دەمێنێتەوە مشکلەیەک کە ئەتوو حەلی دەبی بکەی من هەستایمە یعنی خوێنەرم لە کۆڵ کردەوە لە خۆی تەماشای فەرهەنگ بکە و تێبگە معناوە کولێکیش دەدەیەوە تیورەکانی خوێندنەوە هەیە بەگەیف خۆت لێکی دەوە
بەڵاممانەی ئەو چەمکە نوێیە بەڕەوانی دەدەمە تو لە فەرهەنگی ئەو چەمکە نوێ لە ناو ڕستەکەدا و لە ناو گزارشکردنەکەدات و کویلێک دەدەوە ئازادی کەیفی خۆتە بەس مامۆستا لە ناو فەرهەنگۆکەکەی کە دروستی دەکەی بەڕای من دوو جۆرە وشە هەیە ئەتو لە بۆ خوێنەری ڕوون دەکەوە بە ڕوونکردنەوەی ماناکە یان دانانی ماناکەی لە بەرامبەری یەکەچان ئەو وشەیە کە لە بنچینەدا لە ناو زمانی تودا هەیە و ئاشنانیە یەکەچان ئەو وشە داڕێژراوە نوێیانن کە ئەتو دروستیان دەکەی هەندە وشە دەگمەنە مەسەڵەن فەرهەنگم کۆ کردیتەوە لە گوند لە چەند ساڵی لەوێ بوویمە ئەو شەیە فەرهەنگ نەدیوە نە لە کنەژاری هەیە نە لە کنجیوی هەیە نە لە فەرهەنگ نووسەکانی تکە هەیە معنەن مافیاوم دەبی فەرهەنگەکی لە کاروان پێش چەند ساڵێک لە 3 حەڵقە لە فەرهەنگی گوندان ئەو شانە لە ناو فەرهەنگەکان نەبوون لە خاڵیش نەبوو لە ویتکەش نەبوو معنەوێ هاتیمە و بەکاری مینایە شەرحیشم کردیە فەرهەنگچەیەکی بچووکم دروست کردی بووی مامۆستا زۆر خۆشحاڵ بووم میوانمان بووی سەلامەت بی ئەمەدەوارم تەمەند درێژ بی و گرنگیش بە فەرهەنگ بدەیت جیا لە کارە ئەدەبیەکە فەرهەنگێکی دەوڵەمەندی لە توێی دوو بەرجی باشدا کۆبکەوە بۆی فەرهەنگەکانی دی دەوڵەمەند کرد ئەو شانە چوینە ناو فەرهەنگ مەسەلەن بۆ نمونە ئۆختۆبۆت چونکە ئەندەوە جاراوە یۆنانی دەزانیم ئۆکتۆپۆسا یعنی 8 پێ نووسیتم 8 پێک یعنی هەشتەکەم کەم کورت کردەوە تاکەم فرێدە لە ئاخیری پێیان پێک مەسەن 8 جار چوومە لە قسەکردنی کوردەواری دەڵێن 8 جار چوومە هەشتەکەم بەکارینایە پێکەکە پێیە کافی ناوم خستوتە سەر بۆ 8 پێک معنافە هیچ لی تێ ناگەم ئەو کافە دەبێتە ناو دروست دەکاتن 8 پێک لەخر ئێستا 8 پێک کافەکە ینی ئەگەر پێکەکە دەبتە ینی پیاڵەی شەراب ناقەی ناکە ئەوە زۆر مهم نییە چونکە 8 پێک نازان پێک ئەوانەی ئاخیری کافە زۆرن معناوێ دەچێتە ئەو ڕستەیە 8 پێک دوای نووسیتمان ئۆختۆبۆتە یان 8 پێی مەسەلەن زانەوەرێکی دەریاییە بەخێر بێ زۆر دڵخۆش خۆشەویستان بۆ چوونە جیاوازەکانی مامۆستا عەباس عەبدوڵڵا یوسفمان زانی بۆ من جێی سەرنج بوو و سوودم لێ دیت ئومێدەوارم بۆ ئێوەی خۆشەویستیش هەروە بوو بێ سوپاس بۆ کاک دلێری هاوکارم لەگەڵمان ماندوو بوو تا هەڵقەیەکی دیکەی زمانێمە سپاردەی خوابن